لقی خەلیفانی دەستگای نووری حیکمە کۆتایی بە خولی هاوینە بۆ پەروەردە و فێرکردن هێنا کە 300 قوتابی تیایدا بەشداریان کردبوو. لەو ماوەیەدا فێری قورئانی پیرۆز و ئادابە ئیسلامیەکان کران. ئەو خوڵەی هاوینە کە کردمانەوە 2 مانگ و نیوە بەردەوام بووینە لە مانجی شەشەوە شەشە تاکو 15 یعنی ئەوڕۆ بەردەوام بووینە بۆ خوڵەکە بۆ فێربوونی منداڵەکان لە بەرکردنی قورئانەوە جوان خوێندنەوەی قورئانەوە ڕەوشتی و ئادابە جوانەکانی ئیسلامە و ئەومان فێرکردونە زیاتر و ڕەوشت و ئادابەکانی ناو ماڵ و لەگەڵ برێن ناو بازار و هەرسو کەوتیان چۆر بێت و فێری ڕەوشی جوان من دوورکەونەوە لە کارە خراپەکانی وەکو برێن کافتریاکان و شوێنە خراپەکان. سنتەر و بارگاکانی سەر بە کۆمەڵی دادگەری لە وەرزی هاوین و تەواوی وەرزەکانی دیکە شوێنێکن بۆ پێگەیاندنی نەوەیەکی سەرڕاست و دەستپاک و ئەمین. بۆیە لە پشووی هاوین هاوڵاتیان بۆ پەروەردەکردنیان منداڵەکانیان بە ئەوان دەسپێرن. کاتێک کە دەبینین ئەو کەسانەی کە هەڵگری پەیامی قورئانن وارووا فێری قورئان بوونە ئەمانە چاکترین بەرهەمیان بۆ کۆمەڵگەی خۆمان هەیە و پارێزراون و ئەو کۆمەڵگەی ئێمە پارێزراوە لە دەستێکی ڕەشی خراپەکاری ئەو خەڵکانەی کە کارەساتی تراژیدی ئەنجامەدا ئەگەر بێت و ئەوانە فێری قورئان ببن ئەمانە بەڕاستی وا دەکەن کە دەرگای ڕۆشنبیری و چاکەکاری بەڕووی کۆمەڵگەی خۆیاندا بکەنەوە. بەشداربووانی خولی هاوینەی لقی خەلیفانی دەستگای نووری حیکمە سوپاسی دەستگا و مامۆستاکانیان دەکەن کەوا خۆبەخشانە هاوکاریان بوون لە پشووی هاوین و فێری قورئان و ئادابە ئیسلامیەکانیان کردن. لەو خولەی ئێمە ئەلحەمدوللا زۆر فێری ئادابەکان و قورئان خوێندن و تەفسیری قورئانی پیرۆز. من زۆر سپاس دەستگای نووری حیکمە دەکەم کە توانی ئەو هەلەمان بۆ بەرخسێنێت و فێری قورئان خوێندنمانکەن و سپاس بێزین بۆ مامۆستاکان هەیە کە زۆر خۆیان پێمانەوە ماندوو لە 3 مانگی ڕابردوودا کە فێرە چەندان شتیان کردن بۆ نمونە ئاداب و ڕەوشتەکان و قورئان کە توانیمانە تاوەکو ئێستا چەند ئایەت و فەرمودەیەک بخوێنین و چەند ئاداب و ڕەوشتێک فێر ببین. من توانیم ژوویەکی قورئان لەبەر بکەم بەهۆی یعنی بە ئەو قسانەی مامۆستا مشیرەوە بوو. ئێستا لە چەند ئادابێکی ئیسلاممان خوێنەوە وەک ئادابەکانی دەستنوێژگرتن و ئادابەکانی تۆپی پێ و ئادابەکانی یاریکرد ئەو هەموو ئادابانەی لە ئیسلامدا هەیە ئێمە خوێندومانە و لە کاتێکدا هەوڵی بەردەوام بۆ بەلا ڕێدابردننی گەنجان و نەوجەوانان دەدرێ و پەروەردە و شیرازەی خێزان و کۆمەلگا لە بەردەم مەترسی جدیدایە ئەم خول و چالاکیە پەروەردەیی و ڕۆشنبیریانە کە ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری پێی هەڵدەستن بە ڕێگەچارەیەکی واقیعی و کاریگەر دادەنرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شەپۆلە کە بە کەلتوری کۆمەڵگەی کوردی نامۆیە و لە زیانی کۆمەڵایەتی زیاتر هیچی دیکەی لێبەر هەم نەهاتووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خەلیفان.